ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کۆبنەوە ڕۆژی شەمەی ڕابردوودا بێ گوێدانە ناڕزایەتیەکانی کورد ناوی کاندیدانی دادگای پێداچوونەوەی فیدراڵی پەسەند کرد کە پێچ کاندید بوون و هیچ کاندیدێکی کوردی تێدا نەبوو. یاساناسێکیش دەڵێت کورد پێکهاتێکی سەرەکی عێراقە و ناکرێت لە جێگایکی وە هەستیار پەراوێز بخرێت چونکە ئەو کارە پێچەوانەی ئەو چەمکەیە کە عێراقی لەسەر بنیاد نراوەتەوە کە دیموکراسیەتی تەوافقیە. دێمەوەکو کورد پێویستمان بە حوزوڵێکی باشەیە لەوێ هەر بە کوردی قسە نەکا بەڵکو داکۆکی کارێکی باشی مافەکانی کورد بێ ئەوەی لە چەمکی دەسەڵاتی دادوەری کە زۆر جار بە هەستیاری ئەو مامەڵی لەگەڵاکەن بە تایبەت لە ناو پێکاتەی دادگا فیدراڵێکە لە 2005 کە بە یاساگەمان تەشکیل بوون ڕاستە بە کوردی قسەکەری تایە بەڵام پێویستە کەسێک بێ ئەم باڵانسەڕا بگرێ هەمیشە پرسەکانی کورد لە ڕووە یاساییەکەوە کورد لە ڕۆی دیکەەوە نەیباتەوە لە ڕووی یاساییەوە بیدۆڕێنێ واتە ئینحیازێکی تابێت کە پێویستە هەمیشە دادوەران زیاتر محاید بن زیاتر پیشەیانە مامەڵە بکەن ئەمە پرسێکە زۆر گرنگە لایەن و قەوارە سیاسیەکان بە تایبەت قیادەی سیاسی کورد ئەبێ زۆر لەسەر ئەم پرسە بەدوای بچێ و بە هەندی وەربگرێ. نەبوونی هیچ پالێوراوێکی کورد بۆ دادگای پێداچوونەوەی فیدرالی وای کرد فراکسیۆنە کوردیەکان بایکۆتی دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن بە پێشێلکردنی مافی پێکهاتەی کوردی بزانن. مافپەروەرێکیش دەڵێت هەرچەندە ئەو دادگایە هیچ کاریگەری لەسەر هەرێم نییە بەڵام وا باشتر بوو دادوەرێکی کوردی ناوچەی مادەی 140 لەو دادگایە بوونی هەبوایە. دادگای تەمیزی عێراقی دادگایشی ئیتیحادی نییە دادگایەکە هی عێراقە هی بەشەکانی دیکەی عێراقە پێم وانە کە کاریگەریکی وای لەسەر هەرێمی کوردستانی عێراقە بێ بەڵام باشتر بوو چاکتر بوو کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لە کەرکووک لە مووسڵ لە بەغدا کە ناوچەیەکە کە پایتەختی عێراقە و لەوێ کورد تەواجودی هەیە بێگومان کەسایەتی گەورە و کەسایەتی حکامیشی کوردیشی لێ هەیە یعنی باشتر بوو بەڵێ باشتر بوو کە ئەندامی کورد لەو دادگایە هەبێ و ئێستا شەر پێویستە ئیشی بۆ بکرێ. هەرچەندە بەپێی یاسا دەبێت تەواوی دامەزراوە دادوەریەکان بێلایەن بن و هیچ پێکهاتە و حیزبێک دەستوەرنەداتە کاروبارەکانیان بەڵام ڕەنگە ئەوە بۆ عێراق مەحاڵ بێت بۆیە نەبوونی نوێنەری کورد لە دادگای پێداچوونەوەی فیدرالی کە دامەزراوەیەکی گرنگی دادوەریە پێدەچێت لە ئایندەدا لە ڕووی یاساییەوە ببێتە کێشە بۆ ناوچە کێشە لەسەرەکان جگە لەوە ئەو کارە پێچەوانەی پرینسیپەکانی سازان و هاوسەنجی و هاوبەشیە لە بڕیاردان و نوێنەرایەتی کردن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.